زۆر سپاستان دەکەم بەرنامەی بەخشین پاسکلیان بۆم کڕێەوە لەوەتیە نازانم چی بکەم بگریم یا نەگریم بۆچی ئەگری؟ ئەغا لە خۆشی ئاگریم دڵت خۆشە بە پاسکلەکان؟ پێشتر پاسکلەکەت کۆن بوو لێیان دزی وایە؟ بەڵێ ئێستا دوو پاسکلت هەیە؟ دڵت پێ خۆش بوو؟ بەڵێ چەندێ دڵت پێ خۆش بوو؟ زۆر دڵم پێ خۆش بوو زۆر لەوەتیە هەر نامەزانی چی بکەم لە خۆشیان نەدەزانی چی بکەی؟ لە خۆشیە بەڵێ ئەی ئەم خانوو خۆش نییە؟ باوە زۆر خۆشە بەرنامەی بەخشین بۆمانی کردووە ژووری خۆت هەیە لەم خانووە؟ بەڵێ چی تیاکەی؟ سەعی تیاکەی؟ بەڵێ لە نای خۆم سعی تیاکەم اینجا دوو ژوور نووسنە یەکێکەکەی خوشکمە یەکێکەکەی منە ئێوە ئەو خانووە ئەمانت بۆ کردووە بەرنامەی بەخشین خوا خێریان بنووسێ کە دڵی ئێمەیان خۆش کردووە